یەکێتی گۆڕان بەرژەوەندی میلەت لە یەکتری قبول بکەن ئەمڕۆ بەرژەوەندی میلەت لەسەر هەموو شتێکۆیە 100 ساڵە کورد تێدەکۆشێت لە بۆ ئەمڕۆ نەک ئەمڕۆ ئەنجەد بێنمە بڵێم ئەبێ ئەوە کارا بکرێتەوە ئەبێ ئەوە بکرێ و ئەبێ ژیانی خەڵک دیارە ژیانی خەڵک دیارە چی بەسەر هاتووە چ پلانێکی لە بۆ دانراوە پێشتر شتان هەموو بەلاوەنێن بۆ پێشبردننی ریفراندۆمەکە ریفراندۆمی جواب بزانم نەلۆ حیزبێکە و نەلۆ تاکە شخصێکە و نەلۆ عشیرەتێکە لۆ قەومێکە لۆ میلەتێکە یعنی هەرچەندی بە هەمووان بکرێن پێشبینی بکرێ بۆ لە پێشبردننی ئەو ریفراندۆمی خراپ نیە لە ڕاستیە ئەم لایەنە سیاسیانە ئەویان و برایەکوان ئەبێ چاویان لە وەزعی خەڵک بێت لە وەزعی میلەت کەسکە چ دۆخێکەوە پێویستە مرج لەسەر یەکتر دانێن یەکتر قسە یەکتر قبولکەن تەنازڵکردن بۆ هیچ کەسی عیب نییە ئەوان وەکو برای یەکتروان و پێویستە هینە بەیەکەوە پەرلەمانکارا بکرێتەوە و چاویان لە وەزعی خەڵک بێت و ینی باشی میلەتەکەیان بوێت بەرەو سەر بەخۆی ژڕۆن پێشکی بێ بەرژەوەندی خەڵکی بخەنە بەڕۆی خۆیان بەرچای خۆیان هەندە بێت تەنازولات بەرەکتری بکەن قوربانی بن قوربانی وڵێ بەرژەوەندی خەڵکیان بوێ مەسلحەتی سیاسی بخەنم بەولاوە لە کواتایی هەرە بێ ڕێککەوتن هەبێت بژوابەت شێکی گەلێکی جوانە مەسەر خۆتڕەوی ملەتی ئەوە جارێکا دیتر پێک بێنەوە بەڕەما بێدە کارۆکردن بە دەست خوپیان لەت ئێکدا پێخەمەتیڤی ملەتی بۆ سەرکەفتناڤی ملەتی بجا ئەوروکە هیچ دەمێ مای دەلیڤەیە مای ئەم هیڤیەش هەمی لایەنات کەین گەهنە ئەنجامە بگەهنە ڕێکەفتنا بجهنا عربي اتفاقاتها دا في ملتيش بن قرطال كان بن ظلم